دیارە تورکیا لە دژمنکاری بەرامبەر بە خاچی کوردستان هەموو سنوورە نێودەوڵەتیەکانی بەزاندووە تەنانەت یاسا نێودەوڵەتیەکان بەپێی ڕێکەوتنامەی جنێڤێ هەندێ شوێن بەڕاستی پارێزراون تەنانەت ئەگەر لە نێوان جەنگ لە نێوان دوو دەوڵەتیش بێت لە نێویاندا نەخۆشخانەکان کە ئەو ئارمەی کە لە سەریانە بەشێکە لە ئارمی ئەو ڕێکەوتنامەی جنێڤ بۆیە بەڕاستی تورکیا نەک لە ئامانجانە دەست ناپارێزە بینیمان لە دوو ڕۆژی ڕابردوو تەنانەت لە ڕۆژاوای کوردستانیش چەندین ئۆتۆمبیلی مەدەنی بەرپرسانی مەدەنی ئەو پارچەی کوردستانیان کردوتە ئامانج بۆیە بەڕاستی ئەمە پێشێرکاریەکی نێودەوڵەتیە بەڵام بە خۆشحاڵیەوە دەبینین ئەم جارە بە تایبەتیش لە بردومانەکەی شەنگار و بە ئامانجکردنی لە خۆشخانەکان عێراق بۆ جواب هاتووە حەقای بەڕاستی ئیتر ئەو بێدەنجیە بەرامبەر بە سیاسەتی دژمنکارانەی دەوڵەتی تورکیا بشێندرێ ئیدانەی ئەم جۆرە پەلامارانە بکرێت.